سڵاو و ڕێز و خۆشەویستی هاوڕێیان، سڵاو لە خوشکانی عەزیز و برایانی خۆشەویست هاوڕێیان. ئەوڕۆ باز لە کەیسێک دەکەم کە من باوەڕم پێیە و پێم وایە لە ڕووبواری ڕۆژنامەگەری لە دنیای پێشکەوتوو یەکێک لە تەوەرە هەر سەرچیەکانە، بەڵام بەداخەوە لە کوردستان مەسەلەی ژیانی بەرپرسەکان زۆرتا دەڵێن پریڤاتە، لە کاتێکدا هیچ بەرپرسەک هیچ مزۆڵک حتا جلەبەرکردن و خواردن و ژیانیان هەمووی لەژێر چاودێری کامیرەیە لەوەی چکو ئەوانە بەرپرسی باڵان ئەگەر هەیە بەو پارەی کە لەبەردەستیان بۆ دەسەڵاتی لەبەردەستیان بەکاربێن بۆ ژیانی تایبەتی خۆیان. یعنی کوڕی مناڵی بارزانی و تاالبانی دەستنە دیسکۆ، ئەوانە دیسکۆ ڕاقی و سیارەی ڕاقییان هەیەوانە بە بودجەی خەڵکە ڕادەبێرن لەگەر ژن خانی دەکڕن. ئەوە ژیانی بەهۆی ئەگەر کوڕی ئەوانە نەبوونایە لە دەسەڵات نەبوونایە بە عەرەقەی میچانی خۆیان بێم کرد بە کەس گلەی ناکە، بەس هەموو ئەو دەستکەوتە شەخسیانەی کە هەیەە مڵکی میلەتە و ئەوانە مەسیلی نوێنەری باڵای وڵاتن لەبەر هەندێ بچووکترین جم و جۆڵیان کاریگەری زۆر لەسەر خودی کۆمەلگا دەکات. ئەوانە با وڵات بەڕێوە دەبن قانون دادەنێن، بۆیە ئەوانەی پێیان وایە مەسەلەی ئافرەت، مەسەلەی ڕابواردن و ئەوانیان ژیانی پریڤاتە نەخوێندەواری سیاسین. بەداخەوە هەندێکان لە نەخوێندەواری دەیکەن، هەندێک شەند کۆیلەی پارتی وێچێتین، یعنی لایەن زۆر تەبێیە. هەزار قسە و سەڵۆک لەگەر ئینسانێک دەکەن کچ و کوڕەکە حەزێکتر دەکە کە ئەوە ژیان مافەکی ئازادیە، بەڵام نایە لەسەر بەگەوادبوون و بە لەشفرۆشبوونی ژن و پیاوەکانی خۆیان مەسئولەکانیان بکەن. یعنی من یەک نمونە وڵم هاڕزۆر دەدەێت کورد کۆمەلگایەکی شاعیری ناموس پەرستە درۆیە، یعنی ماکت تەبی، هێزت هەبی، لەشفرۆشی گەوادی زۆر نۆرمال عەبەر دەبریت. بەڵام کێشەکە لەو ئێک لە کوڕە هەژارەکانە، ئەوەش لە کوڕە هەژارەکانە چەند شنە مەسئول و بەرپرسیمی هەیە کە بە ئاشکرا خەڵک هەستیان پێ دەکاتن ئاگیان لە ماڵ و منداڵ و هاوسەرەکانی خۆیان نییە ڕادەبوێرن لە ئەوروپا. کەم لەو ڕۆژانە دێمە سەر بەشیان لە ئەوروپای. بەهەرحاڵ بەناو لامە لە پۆلۆنیا بەشێک لەو بەرپرسە بێ شەرەفانە چ دەکەن بە داهاتی میلەت. بەهەرحاڵ هاوڕێیان ئەوە هیچی ژیان لە ئەوروپاش سیرکەن، لە ئەمریکاش هەر باشترین نمونە کلنتۆن لەسەر ماچەک شەوەک هاوجود بوون لەگە مۆنیکای هەموو دنیاکەتە توی وانیا، ینی سەرۆکی ئیتالیا بڕۆ دوێت دەیا قەشا لە دنیا زوو ناوی دەکەویتەوە لۆ لەبەر ئەوەی ئەوانە بەرپرسی باڵای وڵاتن، نابێ نمونەیەکی خراپ لە ناو کۆمەلگا پیشان بدەن. ئەوزە پێگەی خۆیان بەکاربینن، پێگەی خۆیان ئیمکانیاتی خۆیان. ئاخر کاچی من ئەوە چش ئەوەگە مەسئول هەیە فشەی کردی ڕاستی کردی ئەڵێ زیاتر لە 200 کچم کردە ژن بە تەعین بوون شتی وهەلا. ئەوە چ جەریمەکە؟ ئەوە هەندێک 10,000 ساڵ بژیرێ، هەمووی تاوانە. یعنی داهاتی ئەو میلەتەی بەشەکی ممتەلەکاتی ئەو میلەتەی ئافرەتەکی لەشفرۆش سەنجی زۆر زیاترە لە زۆربەی پێشمەرگە و خەڵکی تێکۆشە لای ئەو مەسئولە گەورە باڵایانە. یعنی بڕوا بکەن. ئێستا من هەندێک نمونە باز دەکەم بە تایبەتی ئەو دوو تاوانەی کە مەلا بەختیار و فازڵ میرانی کردیتیان کە دوو ڕەمزی گەورەی ئەو دوو پارتی وێچێتیان هاوڕیان، یەکچەند سکرتێری مەکتەب سیاسیە، یەکچەند کارجاری مەکتەب سیاسی یەکێتی بووە. یعنی لە دوای سەرۆک ئەو دووە دێتن. ئەوانە نەخشەی وڵات دادنن، ئەوانە گوتە بێژی ئەوە بەس بزان چ بێ شەڕەفی بێ تاوانێک دەکەن بەدەر لەو هەمووی کە پێگەی خۆیان بەکارهێنایە لە پێناوی شەهوەتە سکسیەکانی خۆیان کە هەردووچیان دوو لەو دەیان و سەدان مەسئولە هەر بێ شەرەفەکانی پارتی وێچێتین. خاوڕیانە من بۆ خۆم یەک لەوانە بم زۆر متەئەسیر دەبم بە کەسی ئەنفال، یەک لەوانە لە نۆگرە سەلمان حەجاج هەبوو کە دەستدرێژی شەوانەیان دەکردە سەر ژنانی کورد. دەستدرێژی یان بەکارهێنانی ئەوە بەعسیک بیکا و پارتی وێچێتی بکە بەس پێم برێ فەرقەکەی چییە. ئەوەندە تاوانیان هەیە. ئەمە هەمومان لە ئەوەندە زۆر بۆ پارتی وێچێتی و بەداخەوە کوردی ئێمە تاوان ئەگەر یەکە کورد بیکە لای تقریبا ئەوێ بەس ئەگە عەرەبەک
دەستێژی سکسی بکاتەسە کوردەشی زۆر لایەن تاوانە ئێوە ڕاسیزم بوونە تاوان هەر تاوانە یعنی هەر ئینسانێک بیکە بەرحاڵ هاوڕێم بێمە سەر ئەوەی یەکەم کەس بە باسی فازڵ میرانی بکەین فازڵ میرانی دێنە سەر فازڵ و ژیانی هاوسەرجا دێمە سەر مەلا بەختیار و میدیای هاوسەری ئێستای کە چۆن ئەو دوو نموزەجی هەرە قێزەوەنیان لە ناو کۆمەلگای کوردی دوو بەرپرسی باڵا ژن داگیرکردن وەک لەو ڕۆژانە کاک پەرلەمانتارێکی گرتو ئەڵێ یعنی کاک ئەبوبەکر هەڵەتنی خۆ ڤیدیۆکە زۆر بەتەنتە ئەڵێ کابرا گوتی کاکەوە وەرە ژنەکەم لۆ خۆت بی گوتبی نا لەکنە تو دەوی بەسکەی زەوقم گرتی دێمەکنی تو ویژدانتان بەعسیەک تورکە شتێکی وا بکە چ دەکەن چی دەکەن دەیان لەو زۆرە چیرۆکانە هەیە بڕوا بکەن یەکێک لەو پیاوە ساقیتانەی نێچیروان بارزانین وتبووی کەم کچێت عاد بتە بردگەیان مەکن نێچیری دوای ئەو مۆعیدم لێ وەرنەگرتیە تۆ بزانە خۆ ئێستا ئەو کچە مۆدیل فرۆشانە هەموو بوونە ملیۆنێر های لایف دەژین ئێدە ژنی ئەنفال خەڵکی قوربانی تێکۆشار ئەوە دەبێت لەو پەڕیزە لێدایە بەس ئەو ژنە مۆدانە ملیۆنێر و های لایڤ دەسەڵاتیان لە هەموو شتێک زیاتر دەڕوا دەسەوەڕ دەکەن ژنەکێ من نامەوێت ناوی بدەم دیارە ئەیانگۆ لە گەرمەی کڕۆنە مەگەر بەس وەزیری ناوخۆ بەقەدوی دەسەڵاتی هەبایە لە سوڕانەوە بەکەیف خۆی لە هەموو شوێنێک ئیتر ئەو دەسەڵاتە بێ شەرەفەتەیە وەکو چەند جاری کە باس ئافرەتێکی ڕۆژنامەنووس نۆت دوو بووە بزانم هاتی بە کوردستان ڕۆژنامەنووسی مسڕی کە چوو بەوە راپۆرتەشی نووسی بابەتەشی نووسی ئەوەندە قیادەی پارتی وێچێتی باوا بڵێ کوردی تەڕەماش ئەوانە ئەو دەرز گورزەی ئەوان لە کوردیاندا لەوەبی ئەوەندەی ئەو قیادەیە لە دوو هینەکەی من بوونە ئەگە لە دوو دەوڵەتی کوردی بوونە دەوڵەتەکان پێ ڕادەگەیەنترە ئیتر ئەوانە ئاوا بێشەرەفن ئاوا بێشەرەفن نەجە کومی توتلاعەت بە دوو ژن نایانگرن دووش بەخۆیانە سەفێرە ئەو کاس پێ بوونە بەهەرحاڵ بێ ئێمە سەر فازڵ میرانی فازڵ میرانی هاوڕێیان بە سەریعی بڵێم لە نەوەتەکان کە هینایەوە هاتنەوە ڕاپەڕین لە گوندی سارداوە ئینتلاقکە بەلاند گرۆزەرشی سەقەت ئەچێتە بادینان ئیمپراتۆریەتێک دروست دەکا بە کەیف خۆی حکوومەتی تەشکیل کردی و قایم قام و حاکم و ئەو حاکمەی خۆی کوشەوە فازڵ میرانی داینابوو هیچ سیفەتی قانونی نەبوو ئەو حاکمەی لەسەر ڕفراندەم خۆی کوشت بەنمونە یعنی مدیر نائیگۆ دەوڵەت بۆ دەوڵەت لێن دەوڵەتی دانایە بە کەیف خۆی پارەش سەرف کردیە وەرگرتیەوە ئیبراهیم خەلیل چەند جام بدات ماڵی بارزانانی نازانێ ئیبراهیم خەلیل یعنی ئەو کەنزە گەورە هەتا 94 فازڵ میرانی ماسەرە مانگانە چەند جانتایەک پارەی 25 دیناری و ئەوانەی لۆ ناردینەوە و پێنجی ماڵی بارزانیش نادیتێ گورە خۆ جلک و ملکەکانی ماڵی بارزانی دیارە وەختی خۆی جلکەچیان نەبەر بۆ خاوەن ئەوە بوونە خەنی بوونە دوای ئەو 94 نێچی تێگەیشتە کورە با بە کەنسێ لە بادینان ئەو فازڵ میرانیان هینایە بەڵام بەرەوەی بچمە سەر ئەوەی نێچیری ینی تا 94 فازڵ بە سەدان کەسی شەهید کردێت کە ئەو ئەحسایی هەیە 400 کەسایەتی لە بادینان شەهید بۆ چەند کەسێک دیارن ئەویش زموو زۆڵی لۆ کرا وەختی خۆی مەسەن شەهیدڕەوە بوو ڕێناز بوو نەزیر بوو ئەبوو نەسیر بوو ئەوانە کەسی دیاری قیادە بوون بەس ئەوەی کاکمەکی تا ئێستا 100 ناوی بە ناو و بە بەروار و بە بکوژەکانیان دەرینایە کەسی دەڵێن 300 کە هەبووە دیارە ئەوە هەتا 2001 بووە لە دوای هەتا 94 فازڵ سەربەرشی کردن 94 لە 2001 نێچیر کردی بەس بەشی شێر فازڵ ئەو تاوانانەی کردیە هەر دەوڵەتێک وە کەس نەبووە بەدەر لەوە فازڵ لەو وەختی دەیان ژنیان ئیبنە ماڵە تێکۆشەرەکان دەگرت دەستێژیان دەکردە سەرێ دوای دەیان کوژدایان گۆلەش فرۆش بوو بەس لە ئاکرێ 15 ژن زیاتر دیار نییە بەس لە ئاکری من نامانەوێت ناوەکان بدەنێ گەنە ناوەکان شەیە یعنی بە ناوی ئەویاندایان بردن خەڵکی وتن ئەو فازڵەوا بووە فازڵ یەکێک لە مجریمە بڕوا بکەن یەکێک لە مجریمە هەرە گەورەکانی ئەو 30 ساڵەیە بە تایبەتی لە 15 ساڵی یەکەم نۆتیە کە تا هەتا 2002 کە وەزیری ناوخۆ ئەوانە بوو 2001 ئەو 12 ساڵە 13 ساڵە
یەکێک لە مزریمە گەورەکانە و یەکێک لە تاڵانچەکەی بە تایبەتی بادینان و تەسوێکردن ئەوە کردی بۆیە لە سەروەستانی فازڵ زۆر گرنگە ئەوەی داعش کردیتی فازڵ لە نەوەتەکان لە بادینان کردیتی هاوڕێیان لە نەوەتەکان لە بادینان کردیتی سەربڕین سووتاندنی نەزیر عومەر سووتاندیان بە زندیتی سووتاندمیان لە سمێر مەیدەکەیان فرێدا بوو ژن داگیرکردن ئێستاوە باسی ژیان دەکەی هەر چەندە ژیان بەخۆی ئەوەی بوو ئیتر بە هەر حاڵ هاوڕێیان فازڵ هەر تانەوە ساڵ لێوێن دەربوو دوای ئەو ماڵی مەلا مستەفا کە زانیت یا مەسعود بارزانی ئەو خێر و بەرەکەتە هێتر فازڵی ئاهینایەوە دەستیان بە ڕێکلامیش کردە لەسەری کە یعنی دزا و کە ژنی خەڵکی داگیر کردی و تەوان یەکەم جار ئەوە لە دەستگای پاراستنی پارتی و ئینتیلاقی کردی کە فازڵ ماوەیەک بەخۆی بەشێک بووە لەو دەستگایە لەگەر قادر قاچاق و چەند کەسەشکە دەیان ئەوەی کردیە مەسەلەی ئەو ژنەی وەکو گوتم لە ناو مەکتەب سیاسی پارتی ئینتیلاقی کردە بدایەت باسییان کرد کە مێردەکەیان کوشتیە بەڵام ئێستا دەرکەوتیان نەخێر مێردەکەیان نەکوشتیە مێردەکەی ملی زۆر شۆڕ کردیە ژنەکەی ژیان لە 92 دەڵێن یعنی هاوڕێ من دقیق نیم ئەکرێ ئەو شتانە هەمووی دەوڵەمەند بکرێ بەڵام خەتە گشتەکەی هەمووی تەواوە ئەکرێ مەسەن ناوی مێردەکەی محەممەد نەبی مەسەرەن دەڵێن شکری بەرمونە بەڵام یعنی چیرۆکەکە 100% ڕاستە هەموو کەسیش دەزانی ڕەنگیان کۆشتان بەس واقعەکە کوو بووە بەلای کەم ئەو 180 ڕاستە ئەکرێ بە دوچوون بکرێ ئەوە دەکرێت بە دوچوون نەگەر ژیان بکرێ لەگە فازڵی بکرێ بەرمونە لە ڕووی مادستێر و لە کۆڵینەوە ڕۆژنامە نووسەک بچی لەگەر ئەو خەڵکانە بکاتن بنەماڵەی مێردەکەی بکە ئەو جە ڕاستیەکان دەزانیت بەڵام ئەوە خەتی گشتی هەمووی ڕاستە و تەحەدایان دەکەین هاوڕێیان 92 هەندێک دەڵێن فازڵ لەستە ماڵەشی مخابرات چاوی بۆ ژیان دەکەویت معجبی دەبیت بەڵام ماڵی مەلا مستەفایان باس کردێ کە بۆ لە گەنجی حەزی لێ کردێ بەڵام ڕاست نییە لەبەر ئەوەی فەرقی تەمەنیان گەلێک زۆرە ئیتر دەیخوازیت بە ئەنتەریات بە مێردەکەی تەلاقەدا کوڕەچ دەبیتن کوڕەکەشی لای خۆیان قوڕم ساخترە پارە خۆرە هاوڕێیان ئێمە دەزانین لە نزیکەوە پارەی خەڵک زۆر دەخوا ئەوە دەکەم مێردەکەی هەر بەبەسیتی لۆی تەلاقەدا بەبێ هیچ کێشەیەک بەس ئامۆزای مێردەکەی هەیە هەندێک دەڵێن برای مێردەکەی زۆر بە عزت نەفس و کەرامەت دەبی وە ژیانیش دەڵێن بەس لەو دەترسێن بۆیە فازڵ میرانی دەیکوژی هەندێک تەفسیر هەیە ئەڵێن سەرچیرە کردەوە سەرچیرە شوێنێک بۆ جەستێرش بەس ئەوەی ئەم بە دوچوونم کردیە تا ئێستا شوێنەکەی بۆ تا ئێستا تەرمەکەی نەدیترایتەوە لەبەرەوەی ئەو ڕێگر بوو لەو تاوانە کە ژن بەانی برێەوە ئەڵە ژنەکەم دەوێت ئەو ژنە دەبی تەلاقی دەوێت و خۆم دەیکینم شتی وا لە جێ بوو ئاخرە مەسئولە جارە باڵای ڕقەمیەکی هەموو دەڤەری بادینانی ئەو کاتی یان سکرتێری پارتی کەسی ئەوە نوێنەری کوردە دێ باس مافی مرۆڤ و ئازادی بیرڕا و دیموکراسیەت دەکە بەهەرحاڵ ژیانی لێ دەستیمی ئەو مێردەکەی ملشۆڕ دەکات تا ئەنێستا مێردەکەی و بنەماڵەی مێردەکەی هەر هەمووشیان پارتیم بێ شەخسێتانە هەمووشیان پارتیم بۆ زانیاریتان ئەوەی دەکوژیتن تا ئێستا تەرمی ئەوەی ئەمە زانیتم تا ئێستا تەرمینیە و بابی ژیان باوە بڵێم باگراوندێکی زۆر خراپی لە هەموو ڕوویەکەوە هەیە بەشێک لەوانە باسی بوون کە لە بۆ مساتع و ئەوانە عەبدوڵڵا جنەید هەندێک دەڵێن ئەمر سریە بووە بەس گرنگ لەگە بەعسیەکان پەیوەندی زۆر خۆش بۆ ژیانیش ڕەفیقە و شتیوالە بووە بەعسیەکی تۆخ بووە و خەڵک کێ خوتکواڕیان من ئەو نمونانە دەڵێم خەڵکی بادنیان هەموو یەکتر دەناسن ئەمە خەڵکی ئەو لێرێک یەکتر دەناسن داگیری کردیە بە ئەنتەرێتە ئەنا 5-6 ساڵیش پێکەوە بوون ئێستا هەر کەسە ئازادە لە خۆی چی دەکات چ ناکە من هەر ئەوەندە دەڵێم هەر 5-6 ساڵ های لایف ئێستا کە برایەکانی ژیانی نزار و یەکشکێ ئێستا کە بوونە میلیۆنێر کە تیلیکۆمیان هەیە نەورۆز تیلیکۆم و ژیانیش بووکە میلیۆنێر ژیان ئەوڵیدا یەکەم کەس بوو
کە مەلەوانی لە هەولێرێدا نابوو کە هەر پارتیەکان ئابڕۆیان برد لەبەر فازل مەلەوان کامێرەی چاودێریدا نابوو ساقتا هاوڕێیان لەبەر یەک خاڵی کەتان پێ بڵێن لەسەر فازڵی کە چەند ساقیدا فازل لە قۆناغی فازل کات بۆ مەکتەب سیاسیش لە مەسیف داوامی دەکرد بڕوا بکەن 2 ساعت داوامی هەبوو لەو 2 ساعتی 10 کەسی بدیت بە 8 کچ بوو کچ و ژن بوو 2 پیا بوو ئەوە مەشهورە ناو مەکتەب سیاسی پارتی 2 لە قۆناغی فازل زۆرترین بەرزکردنەوەی ژنی پارتی لە قۆناغی فازل بەوەش نەبوو لەوەی بێ دیفاعی لە ئینسان کردبی یعنی بەناویان کەتیە ئەوەی تەسلیمی بووە ئیبراسی کردیە قۆناغ ئەمن ئەوە راپۆرتی مەکتەب سیاسی ئەوانەیە یعنی دەگا زانیاریەکان ئەوەیە زۆرترین ژن لە قۆناغی فازڵی هاتە پێش لەوەش نهاتە پێشکە دامیان کە ژنن و پێشکەوت و خوازن نا یعنی فرسەتی کردیە لەودان تەنانەت ئەو وەکو گوتم ئەو 2 ساعتەی پاوسیان هەبووە لە 1 لۆسێ زۆربەی دیدارەکانی لەگەر ژن بووە و لە ژوورەوە بووە بەڵام لە تەک هەموو ئەو تاوانانەی فازڵ هاوڕێ من یەک نمونە باسەکەم کە نازانم ئینتقامی ئیلاهیە چییە فازڵ کوڕێکی هەیە بەداخەوە ڕەوشی تەندروستی ینی دەرونی زۆر خراپە کەسی هەڵساوە ژنشی لۆیناوە ئەوە فازڵ ئەو چیرۆکای ڕێیان بازەکەم بڕوا بکەن لەناو هەموو پارتیەکان و بەرپرسەکان هەیە کە دەگاتە دەوی ئێمەش خەڵکێ لە ناویان زانیاریمان دەداتێ و سەرچاوەکانیش دەقیقن هەنجەی درۆنین فازڵ ئەو کوڕی ڕەوشی تەندروستی تەواو نییە بەس وەکو زۆربەی خەڵک باش نەچیرۆ بینین لە کاتێک دەوانە بەخۆیان پێویستیان بەوەیە یەکەچیان نەگەرداوی بە هەر حاڵ ژنی لە ئەو کوڕی دێنی ژنێک دیارە قەشمە و شتیوالەش دەبی و دەرەقەتیش نایەن ئێستا کە دەڵێن ئەتر ڕۆژێک کوڕەکەی فازڵی هەڵە نەبم ناویمەتی دەقیق نیم لە ناوەکەی هاوڕێم با واز بینیم لە ناوەکەی با ئەوە نەبم پێی دەڵێ حەزم لێ فلیمەکی ڕوت ببینم هەتا ببینم بەشنەکەی دەڵێ لە بۆم بینە لەبەر ئەوی بەخۆی باری تەندروستی ئەوەیە وەڵا ژنەکەشە چیرەگە 2 پیاویت کە سکس دەکاتون دەرێتن فەرمە ئەو فلیمی ڕوت تر ئەوە نازانم ئینتقامی ئیلاهیە چییە فازڵ چت پێ دەگرێت فازڵ وایان نا ئەو شتە لێ هەموو لەناو هەموو پارتیەکانی مەسئولە بەڵاکان قەشمەریش پێ دەکرێت لە کاتێکدا ئەو کوڕی فازڵی پێویستە یەکێک ئاگای لێبی نەکشنی لۆ بێ و منداڵ دروست بکرێ و خر وەڵڵاهی ئەوانە هەموو تاوانی گەورەیە ئەوانە وەرە ئەو بەربرسی باڵا و عەقڵی بێت دیارە لە ژنی یەکەمی نەک لە ژنی دووەم لە ژنی یەکەمی مناڵەکانی ڕەوش ئەوەی جینە ئەوەی تەواو نییە خاوەن پێداویست تایبەت باوە بڵێم ئیتر بە ڕەنجی مێشک با ئەوەی مێشک تر ئەوە بێ شەرەفی فازڵ وە فازڵ هەر 5 ساڵ ژەگە ژیان بوو ئێستا هەرێکە ئەنخواانە ئازادە چ دەکەن چ ناکەن هاوڕیان زۆربەی وەرپرسەکان بەس بە ناوشن و مێردن بڕوا بکە بەشەشیان باوا نەڵێن بەشەشیان کەس ئەگای لە کەس نمایە ئەوەندە بێ شەرەفن و من یەک نمونەی کۆتایی لەسەر خێزان لەسەر برایی برای فازڵی بینمەوە بڕوا بکەن کاک بەرەڤان عومەر گوتیە من لە 2015 مانگی سێر کە دەستگی کرابووم یعنی هەموو بەرە بابەکەیان وا ساقیتن هەموویان مەشهورن لە دهۆک ئەو برای ژنەی ژیانی حەزی لە ژنەی عەرەب کردیە کچێکی عەرەبی جامیعەی کردیە ئەو کچە لەگەر کوڕەشکە عیلاقەی هەبووە هەستایە چۆ بە گرتیدایە و تەعزیبەکی زۆریاندایە وتیان دەبی واز لەو کچە بینی عاشقەت بینی کە کابراش ئاخر شتیچ علاجی نمایە کابرا داچی کورد بووە ئەم بابی کورد بووە یەک کورد بوو یەک عەرەب بووە بە عەرەبی یعنی کاک بەرەڤان عومەر گوتی من لەگەڵی قسەم کردی لەناو زیندان بوو گوتی پێیان تەلاقدا پێیان ئەوە برێم نەک تەلاق یعنی جێ لەکتریان جیا کردەوە و لۆ ڕابواردنی خۆی برتی نانکردی ژن تەوا 4 ژنی هەیە و نزارە و ملیۆنێریشن ئەوانە ئەم نەورۆستری کۆمیان هەیە هەم بەرپرسی باڵان لەسەر ئاسایش ئەوان بەڕێوی دەبن ئێستا شدە هۆچ بڕیار بەدەستە و هات لێرە دال کوردی کڕی یەکەم شتیانەوە بوو یەک لەو شتانێ دال کورد فەریقە شتۆپانی ئەوەیان گۆڕی زیتراوە ساقیتن هاوڕێیان من قسەی کۆتایم لەسەر فازڵی ئەوەیە هاوڕێیان یعنی سادی بەرزنجی ڕۆژێک راپۆرتی دابووە مەکتەب سیاسی وتویە پارتی تکا دەکەن بە فازڵی برێن هەندێک ژنی بە سەنجینمان لە بۆ بەغدایە بنێری یعنی ئەوە هەر بۆیە ماڵی بارزانجگە لە 9 ساڵیاندا هەر فرانسۆ شەهید کوژرا
یەکسەر لە وەزیری ناوخۆش لایەندا لە کاتێک لە قۆناغی کەریم سنجاری 50 تەقینەوە شت ڕوویدا لایەنەدا باس فازڵ هەلەدای کوشتنی ئەوش لێیاندا دووجار لێیاندا بەناو کردکە بۆ ئێستا خۆی کردە معارەزە کاکە معارەزەی باڵینی چیرە کورە هاوڕێیان بێمە سەر مەلا بەختیار ئەوە فازڵ میرانی و بە هیوام هیچم لەبیر نەچوو هاوڕێم ناوانم لە هەندێک باڵ و مێژە تۆمار بکردنەوە کانی داهاتووزان چ بێ شەرەفەک سەرپەرشتی وڵاتی کردیە چ بێ شەرەفەک چ تاوانبارێک وە چ تاوانەچیان کردێ بڕوا بکەن فەزاعەتی ئەخلاقی دەستژن دەستگیرکردن دەستدرێژی سکسی لە ئەوروپا عقوبەی بەقەت قەتلە ئەوجە پێدۆفیل واتەوانێت لە بن هەژدە دەکەن لەگە منداڵ لەگەر هەموو ئەو تاوانن لە کوردستان ئەوانە تاوانە ئێمە بەس دزی و خیانەت دەبینین بەڵام ئەوانەش بەشەکن لە تاوان هاوڕێیان ساڵی 97 دوای سوێکی ئاب 97 مەلا بەختیار ژنێکی کابرایە چ داچێتەکە ئەویش تەنسیقی لەگە دەکە دیارە هەردوولایان ژنەکانیان پێیان خۆش بوو نەبوو بچی وەکو ئەو چیرۆکی کاگە و بەکرد هەڵەدنی ناقەژێنە کە ژنەکەی بچی ببە بڵێتە کابرا پێی دەرە کاکە بڕۆ لە خۆت ژنەکە لۆ خۆت وت نە لەکنە توش دەبی بەس دەبی ئەمن جار بەزا کەی زەوقم بیمەش ژووری ئەتو وەرە ئەو فەزاعەتەی کەس نەژیری ناشتوانی چ سیستەمێک بەڕێوە دەچی تووجدانتان بەعسیەکان وایان کردیە ئەمە لە هەولێر بووین ئەمە لە کوردستان بووین جیری بەعسیەکان بووین زیری ژێردەسەڵاتی ئەو باسییان نەبوو شتی وایان کردیاوی ئەوانە دەیکەن هاوڕێیان مەلا بەختیار 97 لەڕێی ئەو برای میدیا کە ناوی هەورامان بووە پاسەوانی بووە میدیای ناسی ئەو میدیا ژنە ئێستا ئەو میدیایە هاوسەرێکیە بۆ ناوی ئەمجەد بووە ئێستا لە لەندەنە کوڕێکیان هەبووە 3 ساڵ و 4 ساڵ بووە ئەو کاتی 97 کەسێکی زۆر بەڕێز بووە مهندس بووە نازم مهندسی چ بووە بەڵام کەسێکی زۆر بەڕێز بووە 97 دەوڵیاندا بێنە خارج میدیا ژەگەڵی بووە بەس میدیا ژنێکی بێ داڕماو بووە لە هەموو ڕوویەکەوە و خەڵکی توی مەلیکن هاوڕێیان ڕەنگ ئێستا زۆربەی خەڵک دەیناسن کن مەکتەبی سەرزادەی توی مەلیک کن مەکتەبی پێشکەوتنی ئیبتیدایی لە سەروی سیمەتریەکە باغەکی گەورەی هێما لە لەوێن دەربووە زۆربەی گەنج و خەڵکی ئەو منتیقەیە و عایلەیە دەناسن کە من دەڵێم ئێستا باز دەکەم میدیا هاوسەری ئەو کوڕی بووە پێی نەگوتی لەگەڵ مەلا بەختیاری علاقەی هەیە پێی نەگوتیە و نازام هەورامان هەر ئەوە دەزاندرێ هەورامان پاسەوانی تایبەتی مەلا بەختیاری بۆ لەو ڕێەوە علاقاتەکە دروست بووە بەڵام قەزیمە لێرە لەسەر ئەوەدایە وەرە تو 97 ئەو کابرایە هەموو ماڵی دەفرۆشی میدیا شەگەڵێتی گوایە دەستنە خارج جەوازیان کڕیەوە و ڤیزا و دەمی بەسەتە تورکیا بیرتانە بەدەستکەتیە ئیتر شەوی ئەخیری کاک ئەمجەد ژنەکەی و منداڵەکەی دەنێتە ماڵی بابی سبێنێ بستنە دوی ئەو ژستە ماڵی بابی خۆی خواحافیز بووم بکە شەوێ کە دەستە ئەو میدیاستە ماڵی بابی و ئەو ژستۆ ماڵی بابی لۆ سبێنەکەی بە سیارەی دەستە دوی کە بچنە برایم خەلیلی بڕۆن وەڵا لەوێن دەرماڵی بابی ئەو میدیای پێ دەڵێن ئەتو لە خۆت بڕۆ ژنەکەت و کوڕەکەت نایەن تەواو دەبی تەلاقیشی بتوی ئەڵێن ئەو کاک ئەمجەدە چتۆ گەڕەکەی خۆیان هۆڕە هۆڕگریا لەبەر چاوی هەموو خەڵک هۆڕە هۆڕگریا تۆ وەرە شۆک کودات بگرێت و بە چ نیازێک بووی چۆم بووە ئەوش ماڵی بابیش دەستکی بکەم بڵێن کاکە ژنەکە نایەتن لێرە مێرد بە مەلا بەختیاری دەکات دەبێت و بڕۆی هاوڕێیان ئەوە کارجێر مەکتەب سیاسیەکێتیە ئەوە کە دێتن باسی مافی ئافرەت دەکا ئەوە کە دێ ئاوە ژنی خەڵک لە پشتەوە داگیر دەکە بە زۆرم لێ داخۆ چ بەرتیرەک و چ پلە و ئەوەیەچانی چ نموزە دەکە ئەوە خۆی پێفەیلسوفی دیموکراسی کوردستانە بڕۆن بپرسن هاوڕێیان من بڕوا بکەن ئەو شتانە قسە گوردم لەسەر هەر وجدانیە مەسەلەکە وجدانیە مەلا بەختیار ئەگەر ئەو چیرۆکەی من ڕاز نییە فەرموو بێرە ئەتۆ حەقەتەکەی باسکە هەتا ئەمە داوای لێبوردن لێ بکەین
ژنی خەڵکە لە ئاخر شەو کابرا کە دەیەوێ بستە خاریچ لەگەر ئۆکەی تەواو کاگەم زەدە سەر لە لەندەنە ژنەشی کوردی ڕۆژهەڵاتی نایە دەژیتن کوڕەتیشیان هەبووە 3 ساڵ نازانم ئێستا چەند دەبێت پێستاکە لە 97 تەمەنی گەورە بێ ئەو میدیایە ئاوا بێڕەوشتی لەگە کردیە بێڕەوشتی برادری هێرۆ بوو هێرۆ باس میدیا بە خۆی دەزانی هێرۆ میدیا چ بوونە لەو چۆن هاوڕێیەک بوون ئەوە هێرۆیە کوژرایە شتە بەغدایە لە ترسی ماڵی باوی دایەوە کوژرا هاوڕێیان من زۆر شت کە دەزانم بەس ینی پرەنسیبی ئەخلاقی ڕێم پێدان نادا بەڵام مەلا بەختیار تۆ شەرم لە خۆت بکە کارژێڕی مەکتەب سیاسی حیزبش بەدەرلەوە کاکە سعدی پیرەنی ئەوەندە زمان باز لەم دیموکراسەت و مافی ئافرەت و ڕۆشنگەری و پێشکەوت و کرەوەرەوە بە کوژرابای وەختی خۆی ومازانی شەید ئالامی چ بێ شەرەفەکە نەنگۆ تو ویجدان مەلا بەختیار لەگە چەند بەو پێگەی خۆ لەگە چەند ژنێ گرت شەوانی سوورت کردەوە چ پارەکە تەرخان کردی لەو شتانە دەشتەوێت ئێمە بێن هیچ قسە نەکەن لەسەر ئەو تاوانانەتان بۆ چمە بەرپرسە چی هاوڕیان ئێمە زۆر زار بەمە دەڵێن نابی لە ئاسایی ئەوروپا بکرێتەوە ئەمە لە کوردستان کاکە ئەمە دەبی هەنگاو بەرەو ئەوروپا باوێن نەک هەنگاو بەرەو خەلیج و وڵاتە دیکتاتۆرەکان باوێن بەهەرحاڵ مەلا بەختیارش بەو شێوە ژنەکەی داگیر کردیە لە کاک ئەمزەدی و ئەو ئاخر شەو وەڵی من بەس ئەوەیە ینی وەرە ئاخر شەو پێ بڵێن دەبی ژنەکەت تەلاق دەی و ژنەکەت تەواو هیچ نییە بۆ خۆت کوڕەکەت بڕۆ ئەوروپای تاون کابرار ئەو شەوی ڕۆژی پاشترە چیە هاتە ئەوروپایی و ئەستا وەکو دەڵێن لە بەریتانیایەوەی ئەم بزانم و من هاوڕیان بڕوا بکەوم لە کاک ئەمزەدی نەزانێن وتیانم ڕقم تەلەفۆنەکەت دەدەین بەس بەرگەم نەگرت و چی پێ بڵێم یعنی چی لێگە بەعسکەم فەقیری بڵێم کو ژنەکەت داگیرکرا کو خیانەتی لێ کردی ئەو مەلا بەختیارێک کە دێ باسی ڕۆشنگەری و فکر و پێشکەوت و خوازی دەکا تاوان وەخت خۆی دەگوترا کە ژنەکە پیاوسەرەکەیان کوشتە ڕاست نییە دیارە هەرە نەگەوت وارم مەلا عەبدولەتیف سەلەفیەکە و قوڕم ساغا مەلا عەبدولەتیف وای دەدناسم لە پشتەوە چ دەکەیت چ قوڕم ساغا چی بەس وەڵڵا ئێستا بەعسکەم کەس بڕوا ناکە ئەڵێنە من بەڵگە هاوڕێیان دوایین شتم زۆر کۆمیدیە ئەو بوو خەڵکەیمە ماسە ئەڵێ کا بەڵگەت کە مەلا عەبدولەتیف سەلەفی سەر بە پارتیە ئێ باشە بەڵگەی چتان لۆ بینم ئەمە خەڵک لەناو قوڵایوان پێمان دەڵێ عەبدوڵڵا ئەو مەلا سەلەفیە چ دەکا کە خڕ دەبنەوە مەسەلەی سکس ناشتیکە ئەڵێتە من بەڵگە لۆ بی بەڵگەی لە چێ بینم باشە چێ بەڵگەی کادیرێکی پاراستنی هەیە بەدەستیکەتی کاچی منەوەکەی ڕووخان ئەو کات بە دیار دەکەی بەس ئەمە بەرپرسین لە بەرامبەر ویجدانمان کەگە عەبدوڵڵا سەلەفیە مەلا عەبدولەتیف سەلەفیە سەر بە پارتی تەمویلی نەکە ئەو کۆمەڵێک بەرپرسی بکەن لە حزبیت کات لە کەسیت کات قومەلەن بە نادۆخوانەوە ئەو حەمە سەعیدی ویجدان فرۆشیش زارێک شعرەش ێسەدا کە عەلیکەکەی لە مەسیفە شعرەش ێسە نووسیە بەس ئێمە دەقیقینەوەی سیارەی دەرعی لۆ کراجە ئەویش خۆشنی داگیر کرد خۆ زۆرن هاوڕێیان بەدوارچن ئەو بێشەرەفیە ڕەمزەکان و کەسایەتی دیارەکان تاوان بکەن بۆ پێگەکانیان ئستەقلال بکەن بۆیە باسکردنیان دەوی بێتە بەشێک لە تۆرەکان بێشەرەفیان کورە هاوڕێیان ئێستا لە عێراقەوە باز دەکرێت ژن گۆڕینەوە ئێدامە لە کۆنەوە دەزانین بەشێک لە وەسئولانە ئەو شتانە دەکەن هەیانە ئەو شتانە دەکەن لەبەرەوەی کە یەکێک بزنسێک خائینە کە خیانەتی لە نیشتیمان کرد کە مەبدەئی نما کە ژیانی بۆ پارە هەم سڵ لە هیچ ناگاتەوە بزانن چێش سەرپەرشتان دەکات بڕوا بکە ڕۆژگارێک دادێ و لە بۆ منیش قورسە جارێ باس بکەم ڕەمزە باڵاکانی ئەو وڵاتە خاوەن کەسایەتێکن لە بواری ئەخلاقی ئێمە چیرۆکمان لەکنا ئەگەر ڕۆژێک پێویست کرد باس دەکەی ڕۆژێک کە دەرێم ڕۆژێک پێویست ئەوە کارتە ئەگە باسمان نەکرد خۆ زۆر مەلەفەیە کە تەناو میدیا بە زۆر نهێنیت کە هەیە ئێمە دەزانین چکو بە دواتچوون دەگرێ خەبەر دێ ئەوانە کوڕی ئەو میلەتەن لە قۆناغەکان بەرحاڵ هاوڕێیان ویستم مەسەلەی ژن داگیرکردن بەکارهێنانی پێگەی سیاسی و کەسێتی و کەسی دیار کە ڕەمزی وڵاتن نەخشەی وڵات کاکە ئەوانە وڵات بەڕێوە دەبن ئەو بێشەرەفانن کاتێکی خۆش